تا دێت ئاستی ئاوی بەنداوی دوکان دادەبەزێت و فشارەکانی بەغداش بۆ بەردانەوەی ئاوەکە بەردەوامە. بەڕێبەری بەنداوی دوکان دەڵێت ئێستا ڕۆژانە 100 مەتر سێجا ئاو بۆ خواروی بەنداوەکە بەردەدەنەوە، بەڵام ساڵی ڕابردوو زیاتر لە 200 مەتر سێجا بووە. هەرچەندە جوتیاران گلەی و گازندەی زۆر دەکەن لەوەی پرۆژە کشتتوکاڵیەکان بەهۆی کەم ئاویە و ڕوبەڕووی مەترسی و شکبوون بوونەتەوە، بەڵام بەرپرسانی بەنداوی دوکان دەڵێن ئێمە پارێزگاری لە ئاوی بەنداوەکە دەکەین و تەنها بە پێی پێویست ئاو بەردەدەینەوە. ئێمە بەڕاستی ئەو ئەوەی کە لەناو ئەم دەریاچەدا هەیە مڵکی هەموو ئەم وڵاتی مڵکی هەموو ئەم خاکەی و ئەم گەلەیە ناتوانین ئێمە تەنها بەڕاستی لەبەر شوێنێکی کەم ئاویشی زیاد بکەینەوە. ئەمە یەکەم، دەتوانین بە پێی پێویستی بەریدەینەوە چەندمانەیە ئەوەندە بەردێنەوە. یەکەم. دووەم ئەو جوتیارە بەڕێزانە کەوا بەشێکن لە ئابووری ئەم وڵاتە و خەڵکانی خۆمان و خۆچانی ئەم وڵاتن پێویست دەکات لە سەریان کاتێکدا کە ئێمە ئاو کەم دەکەینەوە لە ساڵێکی ئامادا بۆ ساڵی داهاتوو ساڵانی داهاتوو بیر لەوە بکەنەوە چ ڕێگایەکی تر بەکاربێنن بۆ ئاودینی ئاودێری بەروبوومەکانیان، نەکو هەر ئەو ڕێگا کۆنەی کە چەندین ساڵە هەبوو هەر ئەو ڕێگا کۆنە بگرنە بەر. ئێستا ئاستی بەرزی ئاوەکە لە ڕووی دەریاوە 492.88 و دەریاچەکە 2.65 ملیار متر سێجا ئاوی تایە، بەڵام تا ئاستی پڕبوون 7 ملیار متر سێجا ئاو دەگرێت. بە بەراورد بە ساڵی ڕابردوو ئەم کاتە 4 متر ئاستی ئاوەکە دابەزیەوە و ڕۆژانە 5 سانتین ئاوەکەی کەم دەکات. سەرۆکی ڕێکخراوی ئایندە بۆ پاراستنی ژینگە دەڵێت دار و سەوزاییەکانی خواروی بەنداوەکان ڕوبەڕووی وشکبوون بوونەتەوە. پێویستە جوتیاران بە پاڵپشتی حکومەت بیر لە ڕێگەچارەیەکی دیکە بکەنەوە بۆ ئاودێریکردن، بە تایبەت دروستکردنی بەنداوی زیاتر لەو شوێنانەی کە پێویستن. ئەکرێ من لەوە دەست پێ بکەین بەداخەوە تاوەکو ئێستا سیستەمی ئاودێران یاخود ئاودانی کشتتوکاڵی لە هەرێمی کوردستانە بەو سیستەمە کۆنە دەستی بڵین بەردەوامی پێدراوە کەسین ساڵی هەشتاکان و هەفتاکانە. ئەگەرنا لەم کاتەیە دەکرێت حکوومەت و لە بڵین جوتیاران و یان ئەو کەسانەی کە سەرقاڵی ئەو کارن هەوڵ بدەن باشترین ئامێری تەکنەلۆژیا بەدەست بێنن بۆ ئەوەی زۆرترین بەرهەمی کشتتوکاڵی و کەمترین ئاو سەر بکرێت. بەڵام بەداخەوە ئەوەی کە ئێمە بینی حکوومەت بە حکوومەتایەتی خۆی ناتوانێت ئەوکە لەو باوەڕۆشیان هاوڵاتیان ناتوانێت. ئێمە لە هەرێمی کوردستانە ئیدامەدان و یاخود بەڕێوەبردننی ئاو گرفتە زیاتر نەک لەوەی کە ئاوەکە زۆزەکەم بێت و ڕاستە ئێمە لە ئەم ساڵەوەکو پێویست باران نەباریوە، بەڵام ئەگەر باتە حکومەت لە ماوەی ساڵانی ڕابردووە چەندین بەنداوی گەورەی دروست بکرد ئێستا هەرێمی کوردستان تووشێ و قەیرانە نابوو و ئێمە پێوە بە دۆداچوونانەی کردومانە نەک تەنها لایەنی کشتتوکاڵی سەرجەمدار و درەخت و باخچە و بلوارەکان لە هەرێمی کوردستانە تووشی کارەسات بوونەوە. لەو باوەڕەشین ئەم ساڵ ئەگەر بێت و داتەوە ئامارەکان بڵاو بکرێتەوە ساڵی 2021 زۆرترین دار و درەخت و باخچە لە هەرێمی کوردستانە وشک بوونەوە. هەرێمی کوردستان ساڵی ڕابردوو ساڵێکی وشکە ساڵی بەڕێکرد. ڕێژەی بارانبارین لە سنووری قەزای دوکان نەگەیشتە 500 ملیم، لە کاتێکدا ساڵانی ڕابردوو زیاتر لە 600 ملیم باریوە. ئەگەر ئەم ساڵ بێبارانی وشکە ساڵی دووبارە بێتەوە ڕەنگە کارەساتی گەورەی ژینگەی و مرۆیی ڕوو بدات، بە تایبەت لە خواری بەنداوەکە و ناوچەکانی خواروی عێراق. ڕامیێ عوسمان، کەناڵی پێام، قەزای دوکان.